بەناوی خی بەخشندەی میهرەبان کاڵە ڕەنا سمڕایەڵەتان پێشکەش دەکەم. کوردستان وەک هەرێمێکی دەوڵەمەند بە سامانی نەوت، بەڵام هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت ژیانێکی نەهامەتی دەگوزارێنن لە تاو بێخزمەتگوزاری لە تەواوی و بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەمە تەوەری ڕاڵی ئەمڕۆیە، ئەمە دەکەینە ڕایەڵی ئەمڕۆ بە میوانداری هەرێکە لە بەڕێزان مامۆستا سیروان حەمەخان چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی لە قەزای چەمچەماڵەوە باس لە بێئاوی دەکەین ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە هەروەها کاک عرفان عوسمان چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی باس لە کەمی خزمەتگوزاری ڕێگەوبانەکان دەکەین لە قەزای سەی سادق. سوپاس دەکەم، سوپاس بۆ ئامادەبوونی هەردووتان ئەمڕۆ لە ستۆدیۆن لە ڕێگایەکی دوورتان بڕێەوە بەخێر هاتن. بینەرانی خۆشەویست، ئێوەش دەتوانن لە لایڤی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هەڕاو سەرنج و پرسیارێکتان هەبێ لەگەڵمان بەشدار بن. کاک سیروان لە تۆ دەست پێ دەکەم. بۆچی هێندە دۆخی خزمەتگوزاریەکانی هەرێمی کوردستان لە ئاستێکی خراپدایە؟ بەڵێ بەناوی خی گەورە میهرەبان دەستان خۆش بێ، پیرۆزبایی بەرنامەی ڕێڵە لە جەنابتانەکەین کە باوەڕم وایە بەرنامەیەکی زۆر باشە بۆ دەرخستنی بابەتی خزمەتگوزاری لە هەموو ناوچە جۆر بە جۆرەکانی کوردستانە. هەر پنتێکی ئەم وڵاتە ئێمە وەربگرین لە زاخۆ تاوەکو هۆرامان، لە گەرمیان و تاوەکو کوێستان، لەبەرەوەی ئێمە حکومڕانێکی ڕەشیدمان نیە باسی هەر بابەتێک بکەین، یعنی کۆپیەکەی لە هەمان شاریتر هەیە. بۆ نمونە ئێمە لە سنووری خۆمانە بەدەست کۆمەڵی کێشە و قەیرانی یەک لە دوایەکە و ئەناڵێن کە ساڵانێکی زۆرە بەڕاستی درێژەی هەیە، کێشەی ئاوا، کێشەی کارەبایە، کێشەی ڕێگاوبانە، کێشەی ڕێگاوبانی گوندەکانە، کێشەی ڕووداوەکانی هاتوچۆیە. لە دوای ساڵی 2012 بەڕاستی ئێمە کۆمەڵێکی زۆر لە دەرچوانی زانکۆپی مەنگاکانمانەیە کە ناتوانێت بەڕاستی وەکو پێویست جێگەیان بگرێتەوە لە دایرە و فەرمانگەکانە. ڕەنگە دامەزراندن لێرە و لەوێ بە شێوازێکی لابەلایە، بەڵام ئەو هەموو ژمارە زۆرە گەنجەمان هەیە سیرەکەی وەکو پێویست سوود لە تواناکانیان وەرناگیرێ. بابەتی خزمەتگوزاری یەکێکە لەو بابەتانەی کە بەداخێکی زۆرەوە حکوومەتی ئێمە لە ماوەی ڕابردووانی کردو بە خەمی سەرەکی خۆی. لە کاتێکە ئێمە ئەمڕۆ باسی بابەتێکین کە بابەتی ئاوە لە هەموو دنیا بابەتی ئەو بەڕاستیەک لای بۆتەوە. تۆ لە ساڵی 2024 بی باسی ئاو بکەیت و باسی کێشەی ئاو بکەی، هەستەکەم ئەمە بەڕاستی جۆرێکە لە عیبە. ئێمە کێشەیەکە پەیوەندی بە تاکەوە هەیە، پەیوەندی بە خێزانەوەی، پەیوەندی ماڵ بە ماڵەوە هەیە و چارەسەرەکانیش ئەوەی کە ئێمە لە ڕابردووە بینیمان و لە ئێساش بینین بەڕاستی لە جێگەی تموحی خەڵکانیە، چونکە کێشەی ئاو وەکوتم بابەتێکی گرنگە، ناتوانێت بۆ تەنها چرکێکیش فرامۆش بکرێت. بۆچی هەوڵاتیان لە وڵاتی ئێمە سوودمەند نابن لە سامانی نەوت لە کاتێکە ئەوانش بەشێکن لە ئێمە ژمارەیەکی زۆر لە کۆمپانیامان هەیە کە لە دوای ساڵی 2012 ئەوانەوە دەرهێنانی نەوت و غاز و ئەوانە دەرهێنرا، ژمارەیەکی زۆر پارە کەوتە لای هەردوو حیزبی دەسەڵاتەوە. ئەم پارەیە بەشێکی وەکو شیرینی تەرخانکرا بۆ چارەسەرکردنی کێشە خزمەتگوزارەکان، بەڵام بەداخەوە بینی ئێمە هیچ ئیسفادەیەکمان لێ نەبینی. بە تایبەتیم باسی سنووری خۆمانەکەین کە خاوەنی کێڵگەیەکی غازی زۆر گەورەیە، داهاتێکی زۆر باشی هەیە، داهاتی پترۆدۆلاری هەیە. ئەم داهاتە ئێمە کە لە راپۆرتەکانی خۆیانە ئەیبینین ئەڵێ ئێمە خزمەتمان کردەوە، بەڵام ئێمە لە شارێکین جوگرافیایەکی دیاریکراوی هەیە. ئەم پارە و ئەم داهاتەشی کە هەیەی لە بانقایە سەرف کراوە سەرف نەکراوە، بەڕاستی ئێمە ئاسەوارەکەی نابینین، چونکە ئێمە کە سەیری ئاوەکەین کێشەمانەیە، کە سەیری ڕێگاوبانەکەین کێشەمانەیە، کە سەیری کردی تەندروستیەکەی کێشەمانەیە، کە سەیری کردی پەروەردەکەی کێشەمانەیە. بەداخیشەوە ئێمە باجە ڕاستەقینەکەی تەنها هاوڵاتیدا. ئێمە چینی دەسەڵاتداران بەشێکی زۆر خاوەنی ویژدای دەرەوەیە، ڕەنگە ئەسڵ لە وەرزی هاوینە لە شار و قەزا و نەحەکیمانە هەر نەشێ ئەچێتە دەرەوە. ئێمە کاتێک کە باسی بیئاویەکەین لەبەر ئەوەی ئەو بۆ تەنها جارێکیش بیئاو نەبوو لە خەمەکەی من تێناگا. ئێمە باسی دامەزران نەکەین لەبەرەوە مناڵێکی کە دەرچووە و دانەمەزراوە بەڕاستی لە ئازاری دەرنەچووێک تێناگا، کە باسی ڕێگاوبان نەکەین ئەو ڕەنگە بە ڕێگاوبانەکانی ئێمە بەڕاستی هاتوچۆنەکە. بۆیە بەڕاستی قەیرانەکان زۆرن، هەتاوەکو بێکەڵەکە بێ ڕەنگە قەیرانی بە قەیرانێکی تر چارەسەرکردن، بەڵام ئەوی کە تاوەکو ئێسامە بینیمانە هیچ حاڵەتێکمان نەبینیوە کە چارەسەر بکات لە ڕێگەوە. چونکە کێشەی ئاو، کێشەی کارەبا ئەمانە پەیوەندیان بە هەموو ماڵێکەوەی، کێشەی تەندروستی پەیوەندی بە هەموو ماڵێکەوەی. لە ماوەی 33 ساڵی حکومڕانی کوردیە ئەگەر ئێمە ساڵی تەنها یەک کێشەیەک چارەسەر بکرایە، ئێستا کێشەکانمان چارەسەر ببوو. دەستخۆش ئەگەڕێم وڵات. کاک عرفان دێمە لای بەڕێستان، هەمان پرسیاری کاک سیروانم بۆ بەڕێستان هەیە، بۆچی هێندە دۆخی خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستاندا خراپە و بە تایبەتتر قەزاکەی بەڕێستان؟ سپاس بۆم دەرفەتە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. دیارە سوپاسی کەناڵی پەیام و بەرنامەکەی جنابتانەکەین کە بڕنگوویەکی باش و دیارە بۆ دەستنیشانکردنی کەم و کورتیەکان بە تایبەتی لە بواری خزمەتگوزاری و بابەتەکانی کە
جا ڕاستیەکەی وەڵای ئێستا من نازانم یعنی خۆزگا ئێمە ئەمڕۆ لانی کەم باسی خزمەتگوزاریە تەرفیهەکانمان کردە کە حکوومەتی هەرێم تایە مقصرە. بەڵام ئێساتێ بەداخەوە ئێمە لە دوای 32 ساڵ حکومڕانیەکی نابەرپرسانە کە یعنی وەکۆڵێ کۆی خزمەتگوزاریەکان تەپی و لە دەرەنجامی گەندەڵی و نابەرپرسیارەتی ئەم دوو حیزبەی دەسەڵاتدار بەداخەوە ئێمە تازە بە تازە باسی خزمەتگوزارە سەرەتاییەکانەکەین. بابەتێک هەیە ئەڵێ بۆ ئەوەی کە بزانی هەر کابینەیەکی حکوومەت یا هەر حکوومەتێک کە پێشکەوتووە و لە خزمەتی هاوڵاتیانایە ئەبێت تەماشای باروگوزەرانی یعنی هاوڵاتیانی ئەو شار و قەزا و ناحیانە بکەیت یاخود گوندنشینەکان. هەر کەسێک بێتە ئەم وڵاتی ئێمە لە خلالی 5 دقا بۆی دەرەکەوێت کە ئێمە حکوومەتێکی فاشیلمان هەیە لە خزمەتگوزاریە بەداخەوە خۆزگەوانە بووە. ڕاستیەکەی ئێمە ئێساتێ نازانم یعنی بەڕاستی باسی چیت بۆ بکەم باسی کارەبات بۆ بکەم باسی ڕێگەوبانت بۆ بکەم بڵێ خۆ دەزانی خزمەتگوزاریەکان هەمە چەشن و هەمە جۆرن لەناو سەی سادقا لەناو قەزای سەی سادقا کام خزمەتگوزاریە باشترینە وە لە ئاستێکی باشدایە؟ وڵاهی لە ئاستی باشە ئەتوانم بڵێم ئێمە ئەو گرفتەی یعنی قەزای چەمچەماڵمان کەمترە بۆ نمونە مەسائلی ئاو بە چەند حکومێک لای ئێمە باشترە مەسائلی ئاو بۆچی لە ئەو هاوڵاتیان وڵاهی ئەوە بۆ ئەوە گەڕێتەوە کە منتیقەکەمان منتیقەیەکی تا ڕادەیەک دێرا و ئاوی هەیە خۆی زۆر ماڵەکان بیریان هەیەەوە هەروەها بڵێن فەرمانگەکانی ئاو یاخود تا ڕادێکی باش بە پێداویستی هاوڵاتیانە گەیشتون و ئەو کێشەیەمان کەمترە ئەگەر کێشەیەکمان هەبێ لە تۆڕی ئاو هەمانە کە هەندێک گەڕێکمان هەیە تۆڕی ئاوی نیە ئەویش ئەو فەرمانگەکان وەکو ئیشێکی خۆیان بەرزیان کردوتە کەواتە باشترین ئاستی خزمەتگوزاری لە ئێوە ناکەم ئاوە ئەتوانم تا ڕادەیەک بڵێم یعنی کەمترین گرفت لە ئاوە هەیە خراپترینتان بەتەسچیەوە دەناڵێن خراپترین ئەتوانین بڵێن ڕێگەوبانە بە تایبەتی لە کۆڵانەکانەوە هەتا ئەچێتەوە بۆ دەرەوەی شار بە تایبەتی بە کەیبەسینەوە بە پێنجێن بە تایبەتی کە ئێمە ڕۆژانە ئەتوانین بڵێن بە هەزارەها گەنجی خێرنەدیوی شارەکەی من کە هەمی خریجی زانکۆ پەیمانگاکانە بە ناچاری دەچێتە پشتی پیکاپ دەچێت بۆ قەزای پێنجێن بۆ ڕۆژانێکی زۆر کەم کە ئێمە یعنی حەوادیسی تاڵمان هەیە لەگەڵ ئەو کارانی کە گەنجەکانی ئێمەیکا باوەڕەت هەبێ یعنی گەنجمان هەیە لە پشتی پیکاپ داکەوتووە ئێستا ماڵ و مناڵەکەی تەدمیر بوون بەدەستیەوە لەبەرەوە نەخۆشکەوتووە تووشی یعنی شکستی گەورە هەبووە کە هەتاوەکو ئەو ڕۆژێ ئەمرێ ئەبێ ئەو گەنجە خۆی بازەکەی بدا لەگەڵ ماڵ و مناڵەکەی ئەوە ئەنجامی نەبوونی ڕێگەوبانێک کە لە بینی پێنجێن و سەی ساق بە یەکەوە ئەبەسێتەوە کە مانگانە 50 ملیار دینار داهاتی هەیە کە ئەو ڕێگایش بە ڕێگەی مەرگ ناوزەند دەکرێت بەڵێ بە ڕێگای مەرگ ڕۆژانە حەوادیسمان هەیە بەداخەوە کە ینی ئێمەی سەی سایقی هەش کاتێک دەڵێن لە ڕێگەی پێنجێن حەوادیسێک ڕوویداوە هەموو لایەکمان دڵماندا ئاخۆر پێش چونکە گەنجێکمان یاخود منداڵێکمان یاخود کەسێکمان یا هاوڵاتێکی شارەکەمان حتمما لە حەوادیسە تووشی گرفتە بێت و تووشی وەکو لە ڕووداوی هاتوچۆوە بێت. کەواتە ئەو خزمەتگوزاری کە هاوڵاتیانی سێ سادق بەگشتی لە ئێستادا داوایەکەن باشترکردنی ڕێگەوبانەکانتانە ئەوەتان زۆر گرنگە بۆ ئەنجام بدرێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ڕێگەوبانەکان لە بەرەو پەیوەندێکی باشمان بە پێنجێنەوە هەیە جوتسایدکردنی جادەی پێنجێن بە زەروری ئەزانین بەڵام ئێمە ئێستا لە ناو شار گرفتی زۆرمان هەیە بەڵام ئەگەر ئێمە هەڵوەسە لەسەر چەندانەیەکیان بکەین چونکە وەکو ئاماژەم پێدا نازان باسی چی گرفتێکی سێ سادەکەم دنیا مشکلەمان هەیە لە کێوە دەست پێکەم بەڵام بە لە تەورەکەی بەڕێستان نەچینە دەر ئێمە ئێساتێ قەزای سەی سادق نزیکەی 125,000 دانیشتوانی هەیە ئێمە ئێستا 150 کۆڵانەکانی ناو سەی سادق کۆنکرێت نەکراوە بگرێت زۆر کۆڵان تێکەڵ ڕێژێکی خەفیف و سادە کراوە کە هیچ کاتێک لە وەرزی سەرما نابێتە پاراستن و پاک و خاوێنی کە لەسەر شانی هاوڵاتیان کراوە کە یعنی ئێمە ڕێگەی هاتوچۆی ینی منداڵان بۆ مەکتەب گەورەکان یعنی خەڵکی بەساڵات و ئەمە گرفتێکی زۆر زۆر گەورەیە 150 زیاد ئێمە ینی لە ڕێگەی ڕێگەوبان و کۆنکرێتی کۆڵانەکان ئەم گرفتە گەورەیەمان هەیە کەمە لە هاوین تۆزێکی زۆر بەرهەمەیە کە لە ڕووی تەندروستی و خراپە زۆر ناشارستانیە و لە لەسانی شایبێتە مای قوڕ و چڵپاوێکی زۆر کە هاتوچۆ ئاڵەقێنێ و گرفتی گەورە بۆ بە تایبەتی قوتابیانی منداڵ دروستەکە دەستخۆشخانە گەڕێ مۆلات مامۆستا دێمەوە لای تۆ دەمەوێت بە شتێک داخڵ بم بۆ کێشەی ئاو لە قەزای چەمچەماڵدا
ئەڵێن ڕۆژێک دێ لیترێ ئاوێکسانە بێ بە لیترێ نەوت ئایا ئەمە حەقیقەتەیان بەڕاستی هەڕواەت خۆی ئێمە بەڕاستی سەرچاوی ئەوەکەمان زۆرە ئێمە شتێکمانێ پێێن وەتەر منجمنت ینی ئیدارەدانی ئاو ئێمە ئاوی گۆفتەپەل لە ئێمەوە چۆن بڵێ زۆر دوور نییە بەڵام لەبەری ئیدارەدانێکی ناڕێکی هەیە لەبەرەوەی لە ساڵانی ڕابردووە ئێمە حکوومەتێکی ڕەشیدمان نەبووە لەبەرەوەی ئەو کەسانی کە بەرپرسبوون لە ئاسی بەرپرسیارەتیان نەبوون لە کاتێکە بوجیان لە بەردەسا بووە موچیان لە بەردەسا بووە ئێمە داهاتێکی زۆر هەبووە نەیانتوانیوە کێشی ئاو چارەسەر بکەن بەڵێ بەنسبەت خەڵکی چەمچەماڵەوە ئەم بابەتە زۆر ڕاتە چونکە بەشێکی زۆر لە خێزانەکانمان لە گەڕەکانمان ئێستا بە تەنکەر ئاوەکڕن ئەم ئاوە سەرچاوەکەی چییە لەکوێوە هاتووە هەر ئەمەشەوە ئاکا ئێمە ئەبینین زۆر جار بێتەوەی بڵاوبوونەوەی نەخۆشی و مەکاریگەری تریش بەڕاستی بە دوای خۆیان بەجێهێنێ باش مامۆستا پێش دەستپێکی بەرنامەکە هەندێک گفتوگۆمان کرد شتێک سەرنجی منی ڕاکێشا کە لە لای تۆ بینیم خەڵک مۆبایل کاتێک بەکاری هێنە سوۆشیال میدیا و ئینتەرنێت کە بەکارهێنە گروپێک دروست دەکرێت لە نێوان کۆمەڵێک کەسە بۆ وەرگرتنی زانیاریە لە ئیڤنتە لە چالایشێکە بەشدارێکە زانیاریەک وەرەگرێ خۆی فێری زمانێکەکە خۆی فێری پسپۆڕێکی جیاوازەکە بەڵام بەداخەوە ئەیڵم ئەوەی کە من بینیم زۆر جیاوازتر بوو لەوانە بینەرانی خۆشەویست ئەویش ئەوە بوو کە هەوڵاتیانی چەمچەماڵ گروپێکیان لایەکێک لە تۆڕە کۆمەڵاتیەکان دروست کردو بۆی ئاگادار بن کە کەی سەرە ئاویانە کەی سەرە ئاویانێتەوە تەنانەت کەسێکی شەندانە و ئێشکگر بێ بە شەوانە بۆی چاودێری گروپەکە بکە کە کەی ئاویان بۆ هەڵەکرێت خۆی بەڕاستی بەداخەوە بۆ ئێمە بەڕاستی باسی بابەتی خزمەتگوزاری زۆر باشمان بکردایە چی شێ زۆر لە ئاسی پێویستانیە ئەمە ئێمە بەڕاستی منوکو خۆم سوپاسی میراوەکان ئەەکەم کە هەنە جارێک و کار ئاسانی چکە ناکرێتەوە جاری وایە سەعات 3 شەو ئەو بەردرێتەوە ئێستا من ئەم ڕۆکە هاتوون بۆ ئێرانە ئەم شەوی ڕابردووی مەسعات 12 شەو ئامان بۆ بەردراوەتەوە یعنی گەڕێکی گە 300 ماڵی تابێ ئەم کاکەی میراوە خۆ ناکرێت تەلەفۆن بۆ 300 نەفەر بکە یان جاری وایە تۆ سەری ئاوەکەت سەعات 30 شەوە یعنی خۆ تەلەفۆن ناکرێت بەڕاستی ئێمە بەڕاستی وەکو کاراسانیەک بەکارە هێنرێ بەڵام ئەگەر ئەمە بێت لە ڕێکەوە چارەسەر بکرێت کێشەکە لە گروپی مەسنجەر و تەلیگرام و ڤایبەرەوانە بابەتەکە زۆر گەورەترە هەنێ جارەمە بەڕاستی بەداخەوە بێتە بابەتی سۆشیال میدیا بەڵام کێشەی ئاو لە سنووریەمەیە کێشەیەکی حەقیقیە بەرپرسانی ئەم وڵاتە ئەبێت لەوە تێ بکەن منەوە کتابەکانم لە بەردەسای و جەنابی شتێنێکت بینیوە ئێمە لە 2012 لە 2016 2018 2019 2021 2022 ئاخردانیان 2024 بڕپارەی بۆ تەرخانەکرێ شوێنی بۆ تەرخانەکرێ بەڵام ئیشەکە ناچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم ئیشەی ئێمە کە پێڵین کێشەی ئاوی چەمچەماڵ لە ڕاستیە کە باسی چارەسەکرێ خاوەنی گلێ زۆرە یعنی پاڵەوانمان گلێ زۆرە بەڵام دوجار ئێمە هەربی ئاوی کەواتە مامۆستا سیروان ئەو دەنگی ناڕزایەتیانی کە لێرە و لەوێ دەبینین ڕۆژانەیە هەفتانە مانگانە لە شار و شارۆچکە جیاوازەکانەوە بەرزە بێتەوە هۆکارە سەرەکیەکەی دروستبوونی ئەم ناڕزایەتیانە کە لەلایەن هەوڵاتیان ئەنجام دەرێ حکوومەت و لایەنی پەیوەندیداران ئێمە نەبوونی خزمەتگوزاریە گەنجێکە لە سەیری سۆشیال میدیاکەیەکە گەنجێکە ئاچێ سەفەرێکی دەرەوەکە لایەنێکە وڵاتەکانی دەوروپشتی خۆمان نەبینێ کاتێک کە دێتەوە تووشی کە دەرەوە ئەبینەوە کە دێتەوە سەری خۆمانەکە تووشی وەکوڵە کەڵتەشۆکێکە بێت تووشی حاڵەتێکە بێت کە بەراوردێکە لای خۆمان بەڕاستی بە هیچ پێوەرێک ناخوێنێتەوە خەڵکی ئێمەش بەڕاستی مافی خۆیەتی کە بابەتی خۆشگوزارانی بۆ دابین بکرێ یعنی وەکوتم لە 2024 عیبێکی گەورەیە ئەمە باسی ئاو بکەین باسی کارەبا بکەین باسی ڕێگاوبان بکەین حکوومەتی ڕەشید ئەبێ بۆ خۆی دابنیشێ و بەرنامەی هەبێ ئەبێ ئەم بابەتانە چارەسەر بکرێت پێچەوانەکەشی ئێمە خەڵکی دڵسۆزمان هەیە لە هەموو شوێنەکان بۆ نمونە من ئەگەر لە سنووری خۆمان باسی بکەین خەڵکی باشی تایە خەڵکی بەهەڵوێتی تایە خەڵکی مەردی تایە ئێمە ساڵانی پێش و بۆ چارەسەرکردنی کێشەی ئاو کاتێککە پێویستی کردووە خۆپیشاندانمان کردووە کاتێککە پێویستی کردووە کەمپینمان کردووە کاتێککە پێویستی کردووە ئێمە ئیمزامان کۆ کردوێتەوە تا پێش داخستنی پەرلەمانی کوردستان ئێمە تقریبا واژووی نزیکەی 10,000 کەسمان کۆ کردو بردمانە سەرۆکایەتی پەرلەمان ئەمە 10,000 واژووی خەڵکی شاری چەمچەماڵ ئێمە داوای چارەسەرکردنی کێشەی ئاوەکەین ئێمە پاڵەوانمان ناوێت لەسەر شاشە بڵێ من ئاوتان بۆ هێنم تۆ هەر ئەبێ نابێ باسی بکرێ تۆ وەکو حکوومەت واجبی سەرشانتەکە ئاوەکە جێبەجێ بکە ئێستاش کە ئەم بڕیارە دەرچوو ئاوی گۆبتەپە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە تۆ ئەمە هیچ منەتێکی دیانێت تۆ واجبە لەسەرکە خزمەتی خەڵکی کە ژمارەی دانیشتوان زیادی کرد کە گوندەکان مەسەرەن ئاوەدان بوونەوە ڕۆژانە خەڵک لە تەنینەوەیە ئەمە پێویستی بە خزمەتگوزاری بەتایکید چەند ڕۆژ جارێک هەوڵەتیانی چەمچەماڵ ئاویان دێتەوە خۆی ئەگەر لە دەربەنی بازیان بەم دیوە حساب بکەین تەکیە و چەمچەماڵ و شۆڕژ مرکزی قەزاکەمان کە چەمچەماڵە ئەوەی من بە دوواداچوونم بۆ کردووە لە هەفتە کەمترمان نییە بەرەوسەرەوەمان هەیە بە تایبەتی لە وەرزی
هاوینیان ئەیتر جاری وایە 7 ڕۆژە جاری وایە 8 ڕۆژە جاری وایە 10 ڕۆژە ئیتر تو ئەبێ دانیشی بە دیار ئاوەکەتەوە ئاوی خۆت بگریت و لە تەنکیەکە ئیتر تەنکیەکەت هەیە دوانت هەیە ئەبێ بەڕاستی حساباتی خۆت بکەیت ئەگەر ئاوەکەشت بەشی نەکەرەوە کاتا بێت تۆ بچی لە بازاڕ لە ڕێگەی تەنکەرەوە ئاو بکڕیت و تر سەرچاوەکەی هەرچیەکە ئەو بەڕاستی مەگەر بەسخوا بیزانێت. باشە مامۆستا سیروان پێت وایە لانی پەیوەندیدار جیاوازیەکە لە ئەنجامدانی خزمەت گوزاریەکانە بۆ شار و شارۆچکەکان بەگشتی؟ ئێمە ئەوەی کە ئەیبینین من باسی دەڤەری خۆمانەکەم چەند پرۆژەیەک ڕاگەیەنرا لە ماوەی پێشوان نزیکەی لە ماوەی 4 ساڵی ڕابردووە 3000 پرۆژە ڕاگەیەنراوە بۆ شار و شارۆچەکان ئەوەی کە تایبەت بێ بە سنووری ئێمان و بەڕاستی منی شتێکیتیان نابێنم پرۆژەی استراتیجی و گەورە کە خەڵک لە قەیران دەرباز بکە تۆ محەڵەیەکی کارەبا لە شارێکا دانەی تۆ وێزگەیەکی پاڵاوتنی ئاو دانەی قوتابخانەیەکی دروستەکەی بینایی زانکۆیەک دانەی بابەتێکی استراتیجی بێ و لایەنی کەم چینەکانی دوای ئیسفادی لێ بکەن مە بەش بە حاڵی خۆمان نایبینە ڕەنگە شت لێرە و لەوێ هەبێت نۆژەنکردنەوە هەبێت یان ئێستا لە بەرەبەری هەڵبژاردن و ئەوانیان بەردی بناغە زۆر ئەبینێن بەڵام لە جێگەی توموحانێ بەڕاستی دەستخۆش دێمەوڵات کاگەرفان هەمان پرسیار بۆ بەڕێزت ئایا حکوومەت وەلانی پەیوەندیدار جیاوازی دەکات لە ئەنجامدانی خزمەت گوزاریەکانە بۆ شار و شارۆچکەکانیان بەڕای بەڕێز بەدڵنیاییەوە جیاوازیەک ئەبینرێ لەسەر ئاسی پارێزگاکانەوە کەس ناتوانن کۆڵی لێ بکە بەڵام وەکو مامۆستای بران فەرمی ئەو پرۆژانەی کە ڕاگەێنران ئێمە وەکو سەیسایەخەکان یعنی بەڕاستی بەش و بەختی خۆمان لە پرۆژەکان نبینیەوە ئەگەر هەر شتێکیش بڵێن یعنی بەڕاستی ناشێتە بواری جێبەجێکردن گرنگەوە نییە تۆ بڕیار لەسەر شێتی گرنگ ئەوەیە چی ئەەکەیت جای بە هەر باسی ڕێگوبان کرا من حەزەکەم سەرنجت بۆ شتێک ڕابکێشم ئێمە بەڕێوەبەرەتی هاتوچۆمان هەیە بەڕێوەبەرەتی گشتی هاتوچۆمان هەیە ئەگەر دیقەت بدەیت حکوومەتی هەرێم بەبێ گەڕانەوە بۆ هیچ یاسایەک بە شێوازێکی نایاسایی وەکو خەڵکی یاساناز باسی لێوەکە هات باجی زیاد کرد لەسەر یعنی ئەو بابەتانەی کە پەیوەندی بە بابەتی ڕێگوبان و سیارە ئۆتۆمبیل و هەیە هەر لە مۆڕەتی شۆفێری و هەروەها لە ساڵیانە لە ژینگە ئەم پارانەی بە ئەندازەیەکی خەیاڵی بەرزکردەوە کە ئێمە لە کاتێکین بە حساب لە بارودۆخێکی قەیرانن کە لە کاتی قەیرانە حکوومەت کار ئاسانی بۆ هاوڵاتیانەکە ئێمە نەمان بینی ئەم باجانە لە بەڕێوەبەرەتی گشتیەکان یاخود لە هەموو لایەنە پەیوەنددارەکان کە زیاد کراوە دووبارە بگەڕێتەوە بە قازانج بۆ هاوڵاتیان بەڵکو نەموچەی فەرمانبەر زیادی کرد نە خزمەت گوزاریەکانی چوونە پێشەوە ئێمە لەو کاتەوە کە یانێمانە هەیە باشە تۆ ئەم باجە زۆرانە لە خەڵکی ئەسەنی بۆ لە بەرامبەراجادەکەی بۆ شاک ناکەی کۆڵانەکەی بۆ شاک ناکەی پارێ ژینگەکە لە ژینگە سرف ناکەیتەوە ئەنی پارانە چی لێ دێ یعنی ئێمە 10 ساڵی ڕێکە بە تایبەت لە قەیرانێکی قوڵین کە دروست کراوە دروستە قەیران لە هەموو شوێنێک ڕوو ئەدا بەڵام دوجار احتیوا ئەکرێ و چارەسەری بۆ دۆزرێتەوە بەڵام ئێمە ڕۆژ بەڕۆژ لە قەیرانی ڕابان کردو بەسەر قەیرانێکی قوڵترا گەیشتوین جا ئێستاتی ئێمە حالیان لە قەیرانی دروستبوونی شازادەکانین کە یعنی لەسەر ماڵ و مڵکی ئەم وڵاتە خەریکە دروستە بن و بە جۆرە لە جۆرەکان ئەبنە گرفتی قەیرانی شازادەکانە کەویشەوە هاوڵاتیانی هەرێم لەسەر ڕێگەی و پێ ئاشنابن بەم زوانە جا خانمی بەڕێز یعنی ئێمە نابینین حکوومەت هیچ نەکردو لە شارەکەی ئێمە باش بە تایبەتی لە بواری ڕێگەوبانە 10 ساڵە شتێک نەکراوە کە یعنی تۆ دڵت پێی خۆش بێ جا بۆیە ئەمە گرفتێکی سەرەکیەک و سەرەتا باسم کرد یەکێک لە خاڵەکانی کە من ینی بە پێویستی زام لە پاڕ ڕێگوبان باسی بکەم لە پاڕ ڕێگوبان ئاوەڕۆمان هەیە ئێمە ئێستا بە درێژایی 2 کیلۆمەتر یعنی بەم بەرەو بەبەری چەمی شەخان ئەگەر جەنابتان هاتبێت نەسی سایق ماڵ و گەڕەکمان هەیە ئاوەڕۆکانیان ڕاستەخۆ شێتە سەر ئەو چەمە و ئەمێنێتەوە و ئەوە سەرچاوەیەکی زۆری یعنی بکۆڵێ نەخۆشی و پیس و کۆخڵی حاڵەتێکی زۆر خراپەکە حکومت هەر بە خەیاڵێنە حەسەریشی ناکە دەستخۆش کاگەرفان مامۆستا سیروان بەڕێز و کاگەرفان جەنابیشت هەرێکێکتان باستان لە کەمی خزمەت گوزاریەکان کرد لە قەزاکانی خۆتانە من ئاگاداری دۆخی هەڵەبجەم ئەمەوێ شتێک بڵێم دیسانە و بەداخەوە لەناو پارێزگای هەڵەبجەشە 3 دەرئەنجام هەیە بەهۆی کەمی خزمەت گوزاریەوە یەکێک لەوانە گەنجان زیاتر کۆچەکەن کە ئەمە لە 2024 ئامارێکی تازەیە بۆ ناو پارێزگای هەڵەبجە و بەشێک لە هاوڵاتیانی دەڤەرەکە و شارەکە بەجێ هێڵن کۆچەکەن ئەچنە شارێکی دیکە واژین و یەکێکی دیکەش لە گرفتەکان کە بەهۆی کەمی خزمەت گوزاریەوە دروست بووە ئەویش ئەوەیە نرخی زەوی و خانوبەرە زیاد لە پێویست دابەزیوە
باشە کاگەرفان دێمەوە لای بەڕێزە هەموو شتێ بۆ شارە گەورەکانەوە پەراوێزخستنی شار و شارۆچکە و گوندەکان و شوێنە دوورە دەستەکانی دیکە ئایا ئەم پەراوێزخستنە ئینتیما و خۆشەویستی بۆ نیشتیمان و خاک و نەتەوە لە لای تاکی کوردوە گەنجی کوردووە نەوەکانی داهات و کەم ناکاتەوە بەدڵنیاییەوە ئێمە کاتێ سەیرەکەین ینی ناحێ و قەزاکان زیاتر فرامۆشکراون من حەزەکەم لێرە پێشی وەڵامی پرسیارەکەی جنابتان بمەوە ئەگەر دیقەت بدەیت لەسەر ئاسی کەرتی گشتی ئەوە وەڵی حکومت لە بواری خزمەتگوزاری داڕوخاوە و ناتوانێت هیچ بەرگریەک لە خۆی بکە بەڵام لەسەر ئاسی کەرتی تایبەت تەماشاکەی گەشەیەکی ئەوتۆ هەیە یعنی بۆ نمونە فەرقی شەو ڕۆژی هەیە ئەوەندە گەشە هەیە کەەوە بۆ خۆی جێگەی پرسیارە یعنی بە دوور نییە بەگوێ لە جۆرەکان ئەو بابەتی خزمەتگوزاری کەرتی گشتیە کرابێتە قوربانی کەرتی تایبەت و بۆ باخەڵی مەسئولەکان بێ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە یعنی دەدانە ساڵی ڕێکە لە شارەکەی من کە 125,000 دانیشتوانی هەیە یەک گەنج تاعین نەبووە کە ئێمە یعنی بە هەزارەها گەنجمان هەیە کە خریجی زانکۆی پەیمانگاکانن ئەوەی دەسی ئەڕوا و ئەوەی ئەتوانێ یا خانۆکەی ئەفرۆشێ ئەچێ بۆ خارج یا ئەوەتانە خەریکی ئەو کرێگاریە کە ڕۆژانە لە بەردەم مەترسی گەورایە لە ڕێگەوبانەکان لە هاتوچۆی پێنجسی ساکەیسە سەرچاوەیە کە بۆ کاری گەنجانی ئێمە تا ڕادەیە کە ویش ناتوان ینی بەڕاستی هەلی کار بۆ هەمووان ینی بۆ ئوکوڵە دابین بکە ئاجاوە هەڕەشێکی گەورەی هەموو ئەمانە واکەن ینی ئێمە 10 ساڵی ڕێکە گەنج بە ئومێدەوە خوێنی تەواو کردووە کاڵی خان ئەگەر ئێمە سێرکەین گەنج تەمەنی بە پێی ستاندەرەکان حەزەکەم ئاماژە بەوە دەم گەنجایەتی لە دوای تەمەنی 35 ساڵی تەواوە بێ من گەنجێکم هەیە زانکۆی تەواو کرد 22 ساڵ تەمەنی بۆ لە 2014 ئێستا چەند ساڵیەتی ئێستاتی حالیان 33 ساڵەتی 2 ساڵ گەنجایەتی ماوە نەفرسەی تاعین بوون نەفرسەی هەلی کار نەفرسەی قەرزی بچووک هیچ بۆ نەکراوە ئەم حکوومەتە گەنجی کوشتووە گەنجی لە ناو بردووە تێگیشکاندووە کای عیرفان ئێوە ئەرکتان چێوەکو چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هاوڵاتیان ئێوە لە کوێدان ینی چ بەرپرسیارێک تێکتان لەسەر شانە بۆ چاکردنی دۆخی هاوڵاتیانی قزای سێ سادق بە تایبەتتر خزمەتگوزاری ڕێگاوبانەکان کەەوە خۆت ئاماژەت پێکرد لە زیاتر لە سەدا 50 ئەو کۆڵانانی کە لە ناو قزای سێ سادقا هەن بێ خزمەتگوزاری بە ڕێگاوبانێکی باش ماونەت بڵێ وڵات جاوانە بەسەر دەرفەتەکانە دابەشە بێ کاڵەخان ئێمە ئەگەر سیر بکەین وەکو چالەکەوان بەردەوام دەنگمان هەڵبڕیوە لە کەمی خزمەتگوزاریەکان بە بەسی ئەوەی دەسەڵات هەست بە مەسئولیت بکە یعنی زۆر جارتەقەمان داوە لە دەرگا مامۆستا باسی 10,000 ئیمزاکە ئێمە لە شوێنی کە چەند هزار ئیمزا مەسەلا بۆ فڵان ئەمە یعنی تای ساتێ هەموو جارە دەرگاکان ینی بە ناومێدی بڕووماندا داخراوەتەوە بەڵام ئێمە بەشێکی لە چالاکیەکانمان ئەوەیە بە خەڵکی ناحێ و قەزاکان بە خەڵکی پارێزگاکان بە گەنجەکان ئەڵین یعنی ئەبێ جەنابیان بڕیار بدەن ئێستا بۆ نمونە ئێمە لە بەردەم هەڵبژاردنەکەین لە بەردەم هەڵبژاردنەکەین کە قرارە 20 ئەنجام بدرێ بەسەرپەرستی کۆمیسیۆنێک کە ئێمە ینی خەڵک هیوای وایە ئەم هەڵبژاردنێکی تایبەت بێ و دوور بێ لە تەجویلات و دەستێوەردان و ئیلی ئاخری لەو بابەتانە ئەم گەنجانە کاتی ئەوەیە دانەنیشن لە ماڵەوە ئەژنۆی خەم لە باوەش گرن و دایمە لە خەیاڵی ئەوە بن چۆن یعنی ڕزگاریان بۆ بگەنە خارج بەڵکو بشنە سەر سنووقەکانی دەنگدان و تۆڕە لەم دەسەڵاتە بێ باگە گەندەڵە خۆسە پێنە بکەنەوە ینی ئەمە ڕێگە چارەیە بەدیلمان نیە ینی ئەبێ لە ڕێگەی دەنگدانەوە ئەم جارە بەگژی ئەم دەسەڵاتە بچینەوە و ئەوان زۆر لە هەڵبژاردننی شەترسن و بتوان عقوبەیان بدەن چکە لە ماڵەوە دانیشتنی ئیسفادەیەکی دەستخۆشکاگەر مامۆستا سیروان دێمەوە لای بەڕێزت بۆ خزمەتگوزاری کەم ئاوی لە چەمچەماڵدا چی بکەین یا چی بکەن چ ئەلتەرناتیڤێک یان چ بەدیلێک هەیە بۆ دەرباربوون لەو بارودۆخی کە ئێستا قەزای چەمچەماڵی ئەوە هیچ بەدیلێکتان هەیە؟ بەڵێ وەکو باسمان کرد بەڕاستی ئەم کێشەی بێت چارەسەر بکرێت چکە زۆری کێشە ئێمە گە ساڵانێکی زووت بێتمان حیزبی بەعەز لەسەر تەختە و درایەتی کوردەکە و پرۆژان بۆ جێبەجێ ناکە ئاهلەن وەسەهلەن بەڵام ئێمە لە ماوەی 33 ساڵی ڕابردووە بەسە بۆ هەڵسەنگاندن ینی تر کاتی ئەوەیە وەکو مامۆستای براموتی کاتی ئەوەیە کە ئینسانیش بۆتە نەجارێکیش هەڵوەستەیەک بکە ئەم کێشەی ئەبێت چارەسەر بکرێت چونکە ئێمە سەرچاوی ئاوی خواردنەوەی چەمچەماڵ چەند سەرچاوەیەکە ئاوی بانمەقانە ئاوی دەربەندی بازیانە کانی شەیتانە و هەروەها پرۆژەی خەتی دوکان سلێمانیە ئێمە هەرچیەکمان کردووە ئەبێ پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ بچێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە وازی لێ ناهێنین و پاش تەوفیقی خوای گەورە و پشتیوان بە خەڵکی شارەکە ئێمە لەسەر خەتە بین و بە دۆداچوونی بوو ئەەکەین ئەوەی کە پێویست بێ ئێمە بەڕاستی ئەگرینە بەر چکە بەڕاستی ئاو
یەکێکە لە پێداویستی هەرەسەرێکەکانی ژیان پەیوەندی بە هەموو ماڵ و خێزان و تاکێکەوە هەیە. بەڵێ مامۆستا پێم بڵێت تا چەند بۆ بەرەنگاربوونەوەی ئەم دۆخێکی ئێستا چەند چەماڵی تێکەوتووە شارەکانی دیکە هەرێمی کوردستانیشی تێکەوتووە پایتەختی هەرێمی کوردستانیش بە دەرنیە لە کەم ئاوی لە ئێستاە چی بکەین وە خۆ دەزانی لە ناو هەرێمی کوردستانە ڕژێکی زۆر ساڵانە بارانە بارێ هیچ کراوە بۆی ئەم ڕژە بارانە زۆرە کۆپ بکرێتەوە بەکار بهێنرێ بۆ وەرزی هاوین بۆی ئەم کەم ئاوی پێشێک لە ئیشکالێتەکانمان لە ماوەی ساڵانی ڕابردووە بەڕاستی نەبوونی بەنداوە جۆربەجۆرەکان بۆ لە شارەکانە ئەمیش بەڕاستی بۆی کۆمەڵی موبەرنیترەوە کە هیچیان بەڕاستی قەناعەت پێکردنین بە نسبەت ئێمەوە وەکو باسمان کرد لە زاخۆ هەتا وەکو هەورامان لە گەرمێنەوە تاوەکو کوێسان باسی هەر کێشەیەک بکەی هەمووی وەکو یەک وایە کێشەی ئاو بەڕاستی بێ چارەسەر بکرێ ئیتر لە ڕێگەی پرۆژەوەیە لە ئاوی زەی گەورەیە ئاوی زەی بچووکە من باسی جوگرافیای ناوچەی خۆمان بکەم ئاوی گۆبتەبە بۆ چەمچەماڵ ئەمە چارەسەر بۆ ئێمە ئەگە تۆ دای سێ پێشنیار لە من بکەی چۆن کێشەی ئاوی چەمچەماڵ چارەسەر بێ من ئەڵێم ئاوی گۆبتەپە ئاوی گۆبتەپە ئاوی گۆبتەپە و ئێمەش بەڕاستی لەسەر خەتە بین بە دۆداچوونی بۆ ئەەکەین ئەم جارش ناهێن وەکو جارەکانی تر بەڕاستی لە بەرەبەری هەڵبژاردنە جاری کە پاڵەوانمان بۆ دروست بێتەوە ئاومان بە بیانوی هێنانی ئاوە چۆن بڵێت جارێکیکە لەگەڵ ڕێزمە یعنی خەڵک چاواشە بکە ئەمە جارە بەڕاستی بێتە بواری جێبەجێکردنەوە چونکە بەڕاستی شتەکە لە تام دەرچوو خەڵکی ئێمە وەکو شاری چەمچەماڵ بەڕاستی شایانی ئەم سزایانیەوە بە سزایی بینین ئێمە کاتی خۆی جینۆساید کراین ئەو هەموو شەهید و ئەنفالەماندا ئێساش ئێمە جاریکە جینۆسایدێکی بێدەنگەکرینەوە. باشە مامۆستا ئاستی خزمەت گوزاریەکان لە هەرێمی کوردستان بەگشتی و قەزای چەمچەماڵ بە تایبەتی لە چه ئاستێکدا بە بەراورد بە وڵاتانی دراوسێ و ستانداردەچ هەر بەراورد ناکرێت هەر بەراورد ناکرێت مەگەر ئێمە دوو قەزا بە یەکتری بەراورد بکەین کە قەزایەک ڕێژەی سەعاتێک کارەباکەی زیاتر دانەیە کەمترە ڕێژەیەک بەردانەوەی ئاوەکەی زیاتر دانەیە کەمترە بەڕاستی هیچ بەراوردێک ناکرێت ئێمە بەداخەوە ئەو وڵاتی ئێمە گیروەردی شتێکە پێڵێن سیستەم لە وڵاتی ئێمە سیستەمانە سیستەمێک لە بواری پەروەردەیە سیستەم لە بواری تەندروستیار سیستەم لە بواری ڕێگاوبانە ئەم برادرانی لای ئێمە کە ماوەی 33 ساڵە حکومڕانی ئەم وڵاتاکەن ئەگەر یەک تۆ دڵسۆز بوونایە بەڕاستی نیەتی خۆیان پیشانەدا ئێمە کامێرەی پوینت تو پوینت دانرا لەم ماوەی پێشوە لە ماوەی 2 هەفتەیە کەوتە بواری جێبەجێکردنەوە کاتێک کە بۆڕی غاز ڕاکێشرا لە کۆرمۆر و تاوە گەشتە زاخۆ مدەکی زۆر کەمی پێچوو لەبەرەوەی داهاتەکەی بۆ خۆیانە بەڵام زوو ئیشەکە جێبەجێکرا ئەمە تیژ کە پەیوەندی بە خەڵکەوەیە ئەم کابینە ئسپێنێ بە کابینەکەی تر ئەم کابینێت ئسپێنێ بە کابینەکەی تر بەداخەوە باجەکەشتی تەنها خەڵکیدا دەستخۆش مامۆستا ئەگەر قسەیەک ما بە لە کۆتاییە کاتم زۆر کەماوە زۆر بکوت من دەستخۆشتان لێکەم سوپاستان دەکەم کەناڵی ئاسمانی پەیامیشێکە لەو کەناڵانی هەمیشە لە خەمی خەڵکا بۆ بە تایبەتی لە سەر کێشەی ئاوی چەمچەماڵەوە من چەند جاری کەش هەراتوم و لە دوانی بە جۆرمان هەبووە بە ئومێدین ئەم کەیسە لایەوە کەیسێکی زیندوو بێت کەیسێکی کراوە بێت هەتا وەکو ڕۆژی ئیفتتاحی پرۆژەکە ئەکرێتەوە لەگەڵمانە بەردەوام بن و بەڕاستی بۆ خەڵکیش زۆر گرنگە بۆ تەنها جارێک هەڵوێستێکی هەبێت لە پێش هەر بانگەشەی هەڵبژاردنێکە بەردی بناغی هەر پرۆژەیەکدا بنرێ بەڕاستی ئەمە هەڵخەڵەتاندنی خەڵکە ئەمە پرۆپاگەندەی هەڵبژاردنە هەتا وەکو ئێمە شتەکە بە چای خۆمان نەبینین چونکە ئێستا پرۆژەی ئاوی گۆبتەپە وەک ئەوەترێت بەردی بناغی دانراوە یان دائەنرێت ڕاستە کابینی بۆ دروستکراوە کۆمەڵێ شۆفڵ و گلێدەر ئەو شتانی لێ بەڵام ئێمە تاوەکو بەلوعەکانمان ئاوی پێنێتە خوارەوە بەڕاستی ئێمە ناتوانین قەناعەت بە بانگەشەی پێشوەختە بکەین بە تایبەتی بۆ پرۆسەیە کە پەیوەندی بە تاک بە تاکمانەوە دەستخۆش مامۆستا ئیفاندەمە لای تۆ گەر زۆر بە کورتی کۆتا قسەی خۆت هەبێت سپاس دەکەم بۆ وەڵات من بەم حکومەتەڵێم پێویستە هەست بە بەرپرسیارەتی بکە یا ئەو دەسەڵاتە بە جێبی هەڵەوازی لێبێنێ ئەگەر نا پێویستە هاوڵاتیان ئەو حکوومەتی کە ئێستا هەیە لەسەر کورسێکی دەسەڵاتی بیان نەخوارەوە و ماڵ ئاوایی پێ بکەن و ڕێگەی ئینتیخابی ڕێگەیەکی مەدەنیە و دەرفەتێکی باشە زۆر جەرم قسەیمان دووبارە کردووەتەوە یەکێتی و پارتی بەستەنها لە ئینتیخاباتە ترسن دەستخۆش لە حزبی دەسەڵاتدارن مامۆستا سیروان حەمەخان چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی دانیشتووی قەزای چەمچەماڵ باسی بێ ئاویمان کرد هەروەها کاک عیرفان عوسمان چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی لە قەزای سێ سادقە و باسی کێشەکانی ڕێگاوبانی ناو قەزای سێ سادقمان کرد سوپاس بۆ ئامادەبوونی هەرێکێکتان سوپاس ڕێگەی دوورتان بڕی و بێگومان کەمی خزمەت گوزاریەکان لە هەرێمی کوردستانە بەپێی قسەکانی ئێوە هاوڵاتیانی دیکەی شار و شارشکەکان بێ لە بەرنامەیەکی سێخولەکیە تەواو نابێ ئینشەڵڵا دەرفەت و بەرنامەی زیاترە باسی خزمەت گوزاریەکانی دیکە ئەکەین ئەمەش ڕاڵی ئەمڕۆ بوو هەر شاد بوو